بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست 28 ساڵ تێپەڕ دەبێت بە سەرنجامدانی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 19 ئایاری 1992 یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچ و هاوڵاتیان هەرێمی کوردستان بە جۆش و خرۆشێکی زۆرە ڕوویان لە سندۆخەکانی دەنگدان کردبەوەی کە پەرلەمانێکی کارا و حکوومەتێکی چالاک دروست بکەن. بمیواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی پەیمان عەزیزەدین پارێزەر و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروە لاولێرەوە نەوزاد ڕەسوڵ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوێیان پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین. نۆزدەی ئایار ساڵڕۆژی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو. بەڵام بەڕای چاودێرێکی سیاسی لەگەڵ یەکەم هەڵبژاردنەوە حیزبە دەسەڵاتدارەکان بە تەزویری و ساختە دەستیان پێکرد. تاوای لێهات پرۆسەی هەڵبژاردن بە تەواوی ناشرین کرا. گەرچی پەرلەمان شوناسێکی گرنگ و بەبایەخ بوو بۆ کوردستان، بەڵام ئەم دامەزراوە نیشتیمانیە بێڕۆڵ کراوە. لەو ڕۆژەوە میلەتی خەڵکی هەرێمی کوردستان گەیشتە ئەو قەناعەتەی بەرامبەر بە دنیایە کە کوردستان بۆ ئەم هەڵبژاردنانەوە دێموکراتیە، بەڵام لە هەمان کاتیشدا بەوەی سەختەکاری و خۆرەخکاری و هەموو دەستخستن ناوکایەکانی ئابووری و سەربازی و ئەمنی و بەکارهێنانی بۆ هەڵبژاردنەکان ئەمە وای کرد کە لە دیوی دەرەوە ناوی دێموکراتیە، بەڵام لە ناوەڕۆکدا قوڵکردنەوەی ئەو پەڕی ئیستیبداد و خۆرەخکاری و سەوسانەوەی. بۆیە پەرلەمانی کوردستان لە سەرەتاوە وەکو شوناسێکی گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان، بەڵام لە هەمان کاتیشدا سەرەتایەکی زۆر خراپ بوو. ئەم سەرەتای خراپە تاکو ئێستاش ماوە دیارە 2000 شانەمەی حوتی ماک بوو کە یەکێتی و پارتی بەهۆی قۆڕەخکاریانەوە وەم دەودانش پارتی دموکراتی کوردستان بە تەنیا پەرلەمان وەکو ئالەیەکی داهاتەوە بەرز حیزبەکانەوە کە ئەمەش لە سەرەتایەکەی بۆ شێوەزە هات. لە هەر وڵاتێکدا پەرلەمان وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی ڕۆڵی بەرچاوی هەیە لە چاودێریکردنی کارەکانی حکومەت و یاسادانان، بەڵام لە هەرێمی کوردستان بۆ حیزبە دەسەڵاتدارەکان بۆ بەگژاچوونی یاساکان کاری تێدا دەکەن. پەرلەمان بە بڕیاری حیزب دادەخرێت، دەکرێتەوە بە بڕیاری حیزب، وەزیر لە حکومەت دەردەکرێت بە بڕیاری حیزب، حەسانە لە پەرلەمانتار وەردەگیرێتەوە بە بڕیاری حیزب. بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. بۆیە ئەندامێکی پێشووی پەرلەمان بە ناومێدیەوە دەڵێت پەرلەمان ئەم دەستگایە نەبوو کە خەڵک چاوەڕێی دەکرد لە بری ئەوەی حکومەت چاو لە دەستی پەرلەمان بێت. ئێستا پەرلەمان چاو لە دەستی حکومەت و حیزبە. دوای لە هاتووە گرنگترین بابەت بۆ پەرلەمان سەربەخۆیی داراییە. پەرلەمان تا ئەم لەحزەیە نە دەسەڵاتی دادوەری نە پەرلەمان سەربەخۆیی داراییان نیە. هەمیشە بۆ موچەی کارمەندەکانیشان چاوەڕێ ئەوەکەن کەوا حکومەت مەبلەغە پارەیان بداتەوە تەوزیعەکەن بەسەر پەرلەمان. ئەمە وای لێ کردووە کە پەرلەمان چاو لە دەستی حکومەت بێ و لەبەرەوەی کە ئەمان متمانیان باوەنداوە ئەو چاوەڕێی ڕەحمەتی ئەمان بن زۆر بەداخەوە ئەمان چاوەڕێی ڕەحمەتی حکومەت. حیزبەکانی دەسەڵات بەڵایەکیان بەسەر پەرلەماندا هێناوە کە هەموو تاکێک لە پەرلەمان و پەرلەمانتاران تووڕەیە. ئێستا لە هەرێمی کوردستان هەر هاوڵاتیەک دەزانێت پەرلەمان گوێ لە مشتی حکومەت و حیزب و بنەماڵەیە. ئەمەش بەرهەمی سیاسەتی حیزبەکانی دەسەڵاتە کە هەردەمی ستویانە سامان و بڕیاری سیاسی و چارەنووسازی ئەم وڵاتە تەنیا لە دەستی حیزب و مەکتەب سیاسیەکاندا بێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. پەیمان خان بەخێر بەیانگرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. هۆکاری چیە کە دوای 28 ساڵ کە ئەمڕۆ بڵێن 28 ساڵ تێپەڕ دەبێت بە سەرنجامدانی یەکەمین هەڵبژاردن ئێمە لە کوردستان نەبووینە خەوانی پەرلەمانێکی ڕاستەقینە؟ بەڵێ زۆر سپاس کاک حەکیم. لە ڕاستیە هەر بۆ خۆی ئەگەر ئێمە بۆ ئەوی وەڵامی ئەوە بینەوە بۆ نەبووین بە خاوەنی پەرلەمانێکی ڕاستەقینە،
ئەبێ بگەڕینەوە سەر ئەوەی کە سیستمی پەرلەمانی بۆ خۆی چییە لە هەر شێوازێکی حکومڕانیە. سیستمی پەرلەمانی یەکێکە لە با بڵێن شێوازەکانی حکومڕانی دیموکراتی کە زۆربەی ئەو سیستمانەی کە با بڵێن بە دیموکراتیانە حکومڕانی ئەکان و پایەکانی دیموکراتی تایە چەسپاوە، ئەمانە زۆرترینی سیستمی پەرلەمانی پەیڕەو ئەکەن بەو ئاعتیبارەی کە لە سیستمی پەرلەمانیە دوانەی دەسەڵات هەیە و ئەتوانرێت دەسەڵاتەکان باشتر چاودێری یەکتر بکەن و لەم چاودێریکردنەیە زەمانەتی دیموکراتیەت و بەرژەوەندی پاراستنی بەرژەوەندی گشتی زیاتر ئەبێ. اینجا ئەگەر لێرەوە بگەڕێنەوە ئەوەی بۆ ئێمە خاوەنی پەرلەمانێکی حەقیقی نین لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی یا نەک ئێمە بەگشتی وەکو هاوڵاتیان و گەلی کورد دەسەڵاتی حکومڕان لە هەرێمی کوردستانە لە هیچ کاتێکی حکومڕانی خۆیان نەیویستوە حکومڕانیەکی دیموکراتیانە پیادە بکات. ئەو کاتێک کە نەیویست و نیەتی نەبوو و قەراری نەیابوو کە تەبەنی حکومڕانیەکی دیموکراتیانە بکە بە دڵنیاییەوە ئەو سیستمی کە پەیڕەوی ئەکات ناوی سیستمی پەرلەمانی بێت یا ناوی سیستمی سەرۆکایەتی بێ یا هەر سیستمێکی تر بێ لە ناوەڕۆکەکەیە دیکتاتۆریەت بەرقەرارە و ئەو ناوە بەتەنیا شکڵە و بەتەنیا چوارچێوەیەکی تاگرە و دیکتاتۆرمان هەیە لە بری پەرلەمانی پەرلەمان بەس مەکیاژێکە بۆ ئەم سیستەمە. جا کاک حەکیم مەفروض نییە من پێم وابێ مەفروضە هەموو گەلی کورد پێی وابێکەوەیە چونکە بە درێژایی ئەوە چەند نزیکەی 30 ساڵی حکومڕانی بە تایبەتی پارتی و یەکێتی ئەبێ بە تەواوەتی گەیشتی بێتینە ئەو قەناعەتەی کە هیچ پایەیەک لە پایەکانی دیموکراتیەت بوونی نییە لە هەرێمی کوردستانە و ئەوەی کە هەیە شکڵێکە یا با بڵێن بابەتێکە بۆ ڕتوشکردنی دەسەڵاتێک کە ئەیانەوێ بە جیهانی دەرەوە دیموکراتیانە پیشانی بن. باش ئەی سەبارەت بە نەبوونی پەرلەمانێکی ڕاستەقینێک کە ئەرکەکانی جێوەجێ نەکایانی بۆچی پەرلەمان مەسەرەن ئەرکی چاودێریکردن پەسەندکردنی یاسا ڕەنگە یاسای زۆر دەکایە بەڵام جێبەجێ نەکرابێ پەسەندکردنی بوجە ئەی پەرلەمان ئیشی چییە گەر ئەمانە نەکات مەسەن هیچ کام لەم ئەرکانە نەکات خۆی یعنی وەکوتم لەبەر ئەوەی لە ئەساسا یعنی هەر لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانەوە و لە دوای ڕێکەوتنی پارتی و یەکێتی لەسەر دابەشکردنی کورسیەکان بە پێی ڕێکەوتنی 51 بە 49 ئەوە ئیقرارێکی زڵمنی بوو بەوەی کە پەرلەمان کارتۆنەوە شکڵێکە بۆ ئەوەی کە ئەیانەوێ ئەم هەرێمە ناوی لێ بنێن سیستمی پەرلەمانی ئەگەرنا لە ناوەڕۆکاوانە کەوا بوو کە ئەمە نیەتە حەقیقەکە بوو بە ئەکیدی ئیش ناکرێت لەسەر ئەوەی پەرلەمان بە ئەرکەکانی هەستەیە وەکو باسم کرد پەرلەمان بەخۆی سیستمی پەرلەمانی مانەی دوانەی دەسەڵاتە کە دەسەڵاتی هەبێ لە نێوان حکوومەت و پەرلەمان لە نێوان دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردنە کە هەر یەکەیان ئەتوانێت بە شێوازێک لە شێوازەکان چاودێری هەبێت لەسەر ئەوەی تریان جگەلەوەی کە پەرلەمان بۆ خۆی ئەرکی جیا لە ئەرکی چاودێریکردن ئەرکی یاسادانان و ئەرکی گفتوگۆکردن و مسادقەکردنی بودجەشی هەیە بەڵام کاتێک کە قەرار درا و نیەت لەم پەرلەمانێکی کارتۆنی شکلی بوو بە دڵنیاییەوە جۆرەها ڕێکار ئەدۆزرێتەوە بۆ ئەوی زەمانەتی ئەم کارتۆنی بوو نەبکرێت لەوەی کە دەسەڵاتەکەی نەهێڵڕێ دەسەڵاتەکەی وەکو خۆی جێبەجێ بکات لەوەی کە زۆرینەی پەرلەمانتار و کاندیدەکانی ئەوانە بن کە دەروێشی حزبن و ناتوانن وەکو پەرلەمانتارێکی حەقیقی لە ناو سیستمێکی پەرلەمانیا ڕۆڵ ببینن هەموو ئەمانە و چەندین ڕێکاری تر ڕێکاری جیاجیان لەوەی کە پەرلەمان تایە لە ناوەڕۆکەکەی بەتاڵ بکەنەوە و لە بەرچاوی خەڵکیشە بیکەنە دامەزراوەیەکی خراپ و لەرزۆک و شکست خواردوو. سپاس دەکەم دەتەگرم بۆ لای بەڕێز کاک نەوزاد جەنابیشت بەخێر بێ سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ساڵیادی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە تا چەندێک ئێمە ئێستا لە سەدەمی پەخستنی پەرلەمانیشدایان بە تایبەتی دوایی کۆبنەوەکەی حوتی ئایار و سەدنەوەی پارێزبەندی لە سۆران عومەر و دابەشبوونی لایەنەکان ئێمە ئێستا لەم ساڵیەدا دەکرێت بڵین پەرلەمان پاکراوە. سڵاو لە بەڕێزت لە میوانە ئازەکەت پەیمان خان و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا من باوەڕم وایە یعنی پەرلەمان بریتیە لە شکۆی ملەتان و ئاوێنەیەکە و ڕنگدانەوەیەکە کە واقعی
کۆمەلگا پیشان دەدا و ئەوانەشی کە کارکترن پەرلەمانتارن لەناو ئەو دەستگا گرنگە باڵایە دەبێ بیرروبۆچوونیان ڕەفتاریان لێدوانیان ڕنگدانەوەی بەرژەوەندەکانی خەڵک بێت بەداخەوە پەرلەمان لە کوردستان یان چاکترەگەر پێش ئەوەی بڵین پەرلەمانی کوردستان بڵین لە دنیادا پەرلەمان شکۆی هەیبەتی ئاستی ئەکتیڤی ئاستی لاوازی ئاستی توانە دیموکراسیەکەی یەکسانە بەو سیستەمە سیاسەی کە لە کۆمەلگایەک لە وڵاتێک لە هەرێمێک لە ناوچەیەک باڵا دەستا بەمانایەکی دیکە دەتوانین بڵین لە شوێنێکدا ئەگەر دیموکراسیت بوونی هەبێ ئەکە سیستەمێک ئازادی بۆ تاکەکانی فەراهەم بکە بێگومان ئێمە لە بەردەم پەرلەمانێک دەبین کە ئەو پەرلەمانە توانێت چاودێریکردنی هەیە ئەو پەرلەمانە دەتوانین بڵین نوێنەرایەتی خەڵک دەکا بەڵام لە وڵاتێک کە دیموکراسیت بوونی نەبێ ئازادی ئینسان پێشێل بکرێ ڕۆژانە یاری بە مقدساتی خەڵک بکرێ کەواتە ئێمە لە بەردەم پەرلەمانێک دەبین کە ئەو پەرلەمانە دەبێتە بووکەڵەیەک بەدەست حزبی سیاسیەوە تۆ تەماشای پەرلەمانی کوردستان کە لە چ کات و شوێنێک ئیشیان پێ بێت دەرگاکەی دەکەنەوە لە چ کات و شوێنێک کە ئیشیان پێ نەبێت یان بۆ بەرژەوەندی حزبەکانی خۆیان بەکاری بێنن دەرگاکەی دادەخەن ئەمە نابێتە پەرلەمان ئەمە دەتوانین ناوی لێ بنێن دەستگایەکی حزبی دەتوانین ناوی لێ بنێن ڕێکخراوێک دەتوانین ناوی لێ بنێن ناوچەیەک دەتوانین ناوی لێ بنێن لیژنەیەک کۆمیتەیەک کەواتە ئێمە پەرلەمانێکمان نییە کە ئەو پەرلەمانە مەیدانی ململانێ فکری سیاسی ئابووری بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بێت ئەوەی هەیە کۆمەڵی خەڵک لەوێ کۆبوونەتەوە بەشێکی هەرە زۆریان خەریکی مزایەداتن بەشێکی هەرە زۆریان بریتین لەو کۆیلانەی لەو ماستاوچیانەی کە ئیشیان بریتە لە پینەپەڕۆکردنی دزی و گەندەڵیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان کەواتە ئێمە یعنی ئێستا دوو جۆر قسەکردن لەسەر ئەم دەستگایە دەکەین یەکێک خودی کایەکە خودی دەستگاکە مؤسساتەکە خۆی دووەم ئەو کارکتەرانەی کە لەناو ئەو دەستگایەدا کار دەکەن زۆر گرنگە ئێمە دەبێت بزانین ینی پەرلەمان چۆن شکۆی دەشتێ یەکەم حزبی سیاسی هەر کاتێک بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکاری هێنا هەر کاتێک وەکو بووکەڵەیەک بۆ یاریکردنی خۆی بەکاری هێنا لەکوێ ئیشی پێ بوو بەکاری بێنێ و لەکوێ ئیشی پێ نەبوو بەکاری نەهێنێ و دەرگای بەسەرداخە ئەمە مانای ئەوەی ئەمە پەرلەمانێکی لاوازمان هەیە حاڵەتی دووەم ئەوەیە کە چێن ئەوانەی لە ناو پەرلەمان کارکتەرن ئێمە لە پەرلەمانی کوردستان خاوەنی چەند ئەندام پەرلەمانی بەویژدانین چەند ئەندام پەرلەمان کە داکۆچی ڕاستەقینە لە مافەکانی خەڵکی کوردستان دەکا چەند پەرلەمانتار کە ئامادەیە کەم و کوڕی حزبەکانی خۆی باز بکاتن چەند ئەندام پەرلەمان ئامادەیە لایم لە ناو خەڵک بێ و لەگەڵ خەڵک بێ و بۆ خەڵک لە کایەکەدا بێت ئێمە تەماشای پەرلەمان دەکەین خۆ ڕاستە هەندێک جار بەداخەوە ینی ناڵین گۆرانی بێش ئەسڵەن ینی دەنگ ناخۆشەکان بەندبێژەکان یان کۆمەڵی خەڵک کە لێرە و لەوێ بەکاریان دەهێنن ئینسان پێی شەرمە لە بازار وەکو هاوڵاتیش تەماشای بکە کەچی لە گەورەترین دەستگای یاسایی هەرێمی کوردستان دەبینی بە ناوی خەڵک لە پەرلەمان دانیشتووە ئەمە کارەساتێکی گەورەیە لە وڵاتان دەبینی هونەرماند وەرزشوانی گەورە یان پەرلەمان ئێستا پەک نەخراوە پەرلەمان پەک خراب و پێشتر یعنی تۆ تەماشاکە ینی یاریەکانی 2-3 ساڵ پێش ئێستا کە سەرۆکی پەرلەمان لە سێتەرە ڕێگەی لێگیرە پۆلیسێک ڕێگەی لێگرت یعنی مافی ئەوەی پێ نەدرا کە بێت لە ناو ئەو دەستگایە کە شەرعەتی خەڵکیە بۆ دەنجی خەڵکی هێناوە و خەڵک بە دەنجی خۆی کردوتە سەرۆکی پەرلەمان ڕێگەیان لێکرد تۆ تەماشاکە چەندی جار لە ناو ئەو پەرلەمانە ئەو پەرلەمانتارە ئازایانی کە لە ناو پەرلەمان قسەیان کردووە داکۆچیان لە مافی خەڵک کردووە کۆمەڵێک پەرلەمانتاری دیکەی حزبی هێرشیان کردوتە سەر و ویستویانە لێی بدەن و لێیان داوە بەسای ئەو حزبی دیکە هەندێک مەسئول پەرلەمانتار لە بندستی پەرلەمانتاری دیکە و حزبی سیاسی ئازاد کراوە فەرموو تەماشای دۆسیی چەند ڕۆژێک بەر لە ئێستا بکە یعنی بەس لەبەر ئەوەی ینی کاکسۆران عومەر قسەی حەق دەکا و داکۆچی لە مافی خەڵک دەکا بە بیانووی زۆر پارێزبەندی لێ دەسێننەوە مەکارەساتە یعنی پەرلەمانتار لە وڵاتەکەی لە هەرێمەکەی خۆت مافی قسەکردنی دەبێت معنای ئەوەیە کە هاوڵاتی هەر ناتوانێت قسە بکە
معناه ئەوەیە هاوڵاتی دەبێت ئللا کە قسەی کرد بگیرێ و بکوژرێ و بخرێتە کونجی زیندانەکانی ئاسایش و بەندیخانەکان. من نەمبیستوە ینی لە هیچ وڵاتێک پەرلەمانتار ڕێگەی قسەکردنی لێ بچیرێت. خۆ دادگا هەیە، خۆ قەزا هەیە، خۆ داواکاری گشتی هەیە. ئەگەر پەرلەمانتارێک کە بەڕاستی هەڵەی کردووە، بەڕاستی تەشیری بە کەسێک کردووە، تەشیری بە دام و دەستگایە کردووە، ئەمە خۆمە با ڕێگای یاسایی بگیرێتە بەر. جارێ تۆ بەس لەبەر ئەوەی کە پینە و پەڕۆ بۆ حزبەکان ناکە و داکۆچی لە مافی خەڵک دەکا و مەلەفی گەندەڵیەکان بەردەوام باز دەکا و ئاشکرای دەکا، تۆ دەتەوێت بیانیۆک بدۆزیتەوە بۆ ئەوەی پارێزبەندی لەسەر هەڵگری. لێرە هەر مەبەست کاک سۆران عومەریش نییە، یعنی کە ئەم دەنگە دەگیرێت و ئەم ئازادیە ئەم ئازایەتی ڕێی لە دەگیرێت، ئەمە مانای ئەوەیە کە هەموو پەرلەمانتارێک لە شکۆی دەدرێ و ڕێی لێ دەچیرێت. من پێم سێرێ ئەنی پەرلەمانتار کە هاوڵی پەرلەمانتارەکانی دیکەی دەستی بەرز دەکاتەوە بۆ ئەوی حەسانە لە پەرلەمانتارێکی دیکەی برادری خۆی، ڕەفیقی خۆی، خوشتی خۆی، برای خۆی بە نەحەق لێ هەڵبژیرێتن. بەیانی بۆ تۆش ئەم سیناریۆیە دووبارە دەبێتەوە، تۆش ئازادیەکانت پێشێل دەکرێت. ئەگەر بەڕاستی هاتووی دیفاع لە خەڵک بکەیت دەبێ دەست بەرز نەکەیتەوە. بەڵام لە بنەڕەتەوە تۆ کۆیلەی، تۆ ماستاوچی، تۆ بەس بۆ موچەکە هاتوویتە ناو هۆڵی پەرلەمان، بێگومان دەست بەرز دەکەی بۆ ئەوەی لە ڕەفیقەکەی خۆت پارێزبەندی هەڵبژیرێ و مافی قسەکردنی نەبێت. سپاس دەکەم. کارەساتە ینی تۆ بەخۆت بەرەو کۆیلایەتی و بەرەو بەندایەتی و بەرەو بە ملکەچی بچی. بەڵێ سپاس دەکەم. لە کاتێکدا کە چۆن نەتوانی دیفاع لە پەرلەمانتارێکی هاوشانی خۆت بکەیت، چۆن دیفاع لە خەڵک دەکەیت. دەگەڕێم وڵات. سپاس دەکەم. پەیمان خان بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە باسی دەروێشی حیزبت کرد لە ناو پەرلەمانە. دەروێشی خەڵکیشمان هەیە یا هەر دەروێشی حیزبمان هەیە؟ نی بەس لە وڵاتانی تریش ینی هەر ئاسایی نییە مەسەلەن پەرلەمانتارە نوێنەری حیزب دەچێتە پەرلەمان. خۆی ئەمە تێگەیشتنێکە پێم وابێ ئێمە لە لای ئێمە ناتوانانی دەقا و دەقۆک و خۆی جێبەجێ بکەی. ئەگینا ئەسڵ وایە پەرلەمان لە هەموو شوێنێکی دنیاە کوتلەی ئەگەر خەڵکی سربەخۆش بۆی هەبێ بڕاتە ناوی، بەڵام دوجار کوت لە سەرەکیەکان کوتلەی حیزبن و ئەو پەرلەمانتارانە ئەندامی حیزبن و بەرنامەی حیزب لە ناو پەرلەمانە جێبەجێ ئەکەن. هەتاکو ئێرە هیچی نێکمان لەسەری نییە، لە کێشێکمان لەسەری نییە. بەڵام کێتە ناو هەرێمی کوردستانەوە، ئەو هەرێمەی کە ناتوانانی هیچ باڵێن پێناسە و هیچ پۆڵێنکاریەکی بۆ بکەیت و نازانی لە چ خانەیەکە دای بنیت، لە باشیان لە خراپە، لە خراپە بێگومان لە باشە نییە. سیر ئەەکەی ینی وەختێک تۆ حزبێک ئەندامەکانی یا کاندیدەکانی کە دەرئەچن و ئەبنە ئەندامی پەرلەمان ئەینێرێتە پەرلەمان، بنمونە ئەم دوو حیزبە ڕێئەکەون لەسەر ئەوەی داهاتی ناوخۆ نەنێرنە پەرلەمان. کاتاکو ئێستاوا بووە ڕێئەکەون لەسەر ئەوەی کە بودجەی ساڵانە و بودجەی گشتی و چۆنێتی سەرفکردنی و فرۆش و داهاتی نەوت نەنێرنە پەرلەمانی کوردستان. لەم حاڵەتەیە ئەم ئەندامی پەرلەمانە کە سوێندی خواردووە کار بۆ بەرژەوەندی گشتی بکات و دەنگدەر دەنگی پێداوە ڕەنگە دەنگدەری دەرەوەی حیزبەکەی خۆشی دەنگی پێیابێ لەبەر ئەوەی متمانەی پێەیە چوزانم لەوانەیە لەبەر ئەوەی دەنگی خۆشە پێیوا بۆ دەنگی خۆش بۆ پێی وایە باشیش دیفاعی لێکات. هەرچیەک بێ لەبەر هەر هۆکارێک بێ دەنگی پێدراوە و خەڵک متمانەیان پێی هەبووە. ئەم بە نوێنەرایەتی کۆمەڵێک خەڵکی زۆرەوە نوێنەرایەتی ئەکا. لەویا نوێنەری حیزبەکەی نییە بۆ ئەوەی بێدەنگی لە نەهاتنی بودجە بکات، بۆ ئەوەی بێدەنگی لە ناشەفافی لە فرۆش و خەرجی با بڵێن فرۆش و داهاتی نەوتا بکات. ئەمە یەکێک لە نمونونەکان. دواتر ئەم مەفروض نییە نوێنەری حزبێک بێعنی ئەوەی کە ئێڵین ئەو قاعدە ببوورە ئەو قاعدە عامە کە پەرلەمانتار ئەبێ نوێنەری حزب بێ و ئەبێ لە قسەی حزبەکەی دەربچێ، معنای ئەوە نییە کە حزبەکەت دزی کرد، حزبەکەت گەندەڵی کرد، حزبەکەت ملیشیای دروست کرد و ملیشیاکەی لەسەر بودجەی گشتی بەخێو کرد، حزبەکەت بودجەی گشتی خستە خزمەتی بەرژەوەندی حزبەکەوە. تۆ بێدەنگ بی هەر لە بەو بیانوەی کە تۆ نوێنەری حزبی نەخێر لەم حاڵەتەیە تۆ نوێنەری حزب نیت، تۆ دەروێشی حزبی. باش بەس دەروێشی خەڵکمان هەیە لەناو پەرلەمانیش ینی بەئەکیدی چونکە حزبەکان بە خۆیان ینی حزب نین، ینی اینجا کە بیتە ناو پێکهاتە و ناوەڕۆکی حزبەکانەوە. حزبەکانی ئێمە ئێستا زۆرینەی هەر زۆریان حزبی بنەماڵەیین. ئێستا لە ناو بنەماڵەکانیشا چونکە لە ناو بنەماڵەکانیشا هەتا سەری گەورە ئەمێنێتەوە ئومێدت بەوە هەیە حزبەکە بێک ئاراستە بڕوا کە مرد یا کە لە مردن نزیک بووەوە
ئیتر گرفتەکەوێتە بینی ئەوانەی تر بینی کوڕ و کوڕەزا لەبەر ئەوە لەم بینەیە دەروێشی کوڕ و کوڕەزاکانیش دروست ئێستا دەروێشی خەڵکیش نییە لە ناو پەرلەماندا کۆکی لە خەڵک بکە ینی هەندێک خەڵکی مەبەستت یعنی خەڵکی عام نانەخێر خەڵک بێ دەروێشە مەوەسن لە ناو پەرلەمانتار نبینی لەو خەڵک بە شێوەیەکی گشتی یعنی هاوڵاتیان بوون بەو مسکێنەی کە هەموو ئەوانەی لە پەرلەمانن بە تەنیا داکۆکی لە شێخەکانەکەن بەس ئەوەی کە ئێستا بۆ نمونە دەیبینین لە سنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتار یاخود دەڵێن ئەمە حاڵەتێکی تازەیە کە مەسەڵەن حکومەت پەرلەمان دادگایی بکە تۆ بە حاڵەتێکی تازی دەبینی ینی یاخود ئەمە زیاتر لاوازکردنی ڕۆڵی پەرلەمانە نەخێر کاک حەکیم ئەمە خۆی ینی ئەگەر وەکو مەبدە سەیری بکەیت یەکێک لەو بابەتانەی کە هەیە لابردنی پارێزبەندیە لەسەر پەرلەمانتار ینی لە کۆمەڵی حاڵەتا بۆ من لە کۆمەڵی حاڵەتار پێویستی بە لابردنی پارێزبەندیش نییە کاتێک کە تاوانی بینراوی پێ لێ ئەبینڕێ بەڵام لە کاتی کەیە کاتێ سکاڵایەکی لەسەر ئەبێ ینی ئەگەر ئێمە هەموو ئەم قسانەی کە ئەیکەین ئەم مەبدە قانونیانە بۆ شوێنێک و جێگایەک و سیستمێکی تەواو دیموکراتیە کە قانون تایە سەروەر بێت و قانون دابەش نەکرابێت لە بینی حیزبەکانە لەم حاڵەتەیە زۆر ئاساییە بە نمونە کەسێک منی هاوڵاتی هەر کەسێکی کە سکاڵام لەسەر کاک سۆران عومەر هەیە لەسەر هەر پەرلەمانتارێکی کە هەیە حەقی ئەوەم هەیە کە من ئەو کەسە بێن من بەردەمی دادگا و دادگایەکی عادیلانە بکرێت بەڵام مەترسێکە لێرە لە چیایە مەترسێکە لە کۆمەڵە کشتایە یەکەمیان لەوەی کە سکاڵاکار ئێستا با بڵێن سەرەوەی حیزبەکانە بە نمونە سەرۆکی حکوومەتە کە کەسێکی باڵا دەستە لە حیزبەکەی خۆیان بە نمونە وەزیرەکانە ئەمانن سکاڵاکارەکان لەسەر ئەندامانی پەرلەمان و ئەوەی کە بابەتی سکاڵاکەیانە بابەتێکە کە ئەچێتە ناو پیشەی پەرلەمانتاری یا ببووە کاری پەرلەمانتاریەوە ئەرکی پەرلەمانتاریەوە کە ئەرکەکەی قسەکردنە لەسەر ئەو گەندەڵیانەی کە هەیە خۆ ئەگەر ئەمە بەو قانونەی کە دانراوە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ئەگەر وابێت چۆن ئێستا هیچ کەسێک هیچ ڕۆژنامە نووسێک ناتوانێت بابەتێک لەسەر گەندەڵی یا بابەتێک لەسەر حیزبەکان بڵاو بکاتەوە ئەو یاسایە لە بەرامبەر یاقوت ئەبێتەوە کە ئەمە پەڕیەوە بۆ پەرلەمانتاریش ئەمە ئیتر بێتە کارەساتێکی قانونی لەو لاوە یەکێتی و پارتی بە درێژایی ئەم چەند ساڵی حکومڕانیان تەواو کۆنتترۆلی دادگاکانیان کردووە دادگایان دابش کردووە بە شێوەیەکی یەکسان لە بینی هەردووکیانە واتە تۆ مسبقا زەمانەتت نییە لەوەی کە هیچ کەسێک دادگایەکی عادیلانە بکرێت لە ناو دادگاکانی هەرێمی کوردستانە لە دوای ئەوەشەوە تۆ یاسایەک بەکار ئەهێنی بۆ بێدەنگکردنی پەرلەمانتار لەسەر ئەو پرسانەی کە ئەوێ قسەی لەسەر بۆ بێدەنگکردنە بە دڵنیاییەوە هەر شێوازی دەنگدانەکە و ئالیەتی دەنگدانەکە بۆ خۆی وازەح بوو کە بۆ بێدەنگکردن و پرسێکی سیاسیە نەک پرسێکی قانونی باش سپاس دەکەم کاک نەوزەت گەرم وڵای بەرزت سەبارەت بووی کە ئێمە مەسەلەن لە پەرلەمانیشەوە حکومەت هەڵدەبژێرین و بڵێن نۆ کابینێش بەرهەمی یەکەمین بڵێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە حکوومەتیش وەکو پەرلەمان حاڵمان خراپە کە بەڕێز دەڵێ پەرلەمانێکی بۆ نمونە ئەکتیڤمانە ئەمە بۆ حکوومەتەکەش ڕاستە کە ئێستا ئێمە لە کابینەی نۆیەمدای لە ڕاستیدا خۆی ئەگەر عقلیەتی حزبایەتی بەرتەسێک لە هەرێمێک لە ناوچەیەک لە وڵاتێک باڵادەست بوو ئەوە کۆی دام و دەستگاکانی ئەو هەرێمە ئەو وڵاتە دەکەونە بەردەم هەڕەشە دەکەونە بەردەم ئەوەی کە وەکو ئامرازێک لەلایەن حزبی سیاسی بەکاربێتن بێگومان یعنی پەرلەمان حکوومەت دام و دەستگاکانی تر بە تایبەتی دام و دەستگای دادوەری لە هەرێمی کوردستان هەموو ئەوانە یعنی لەژێر هەیمەنەی حزبی سیاسی بەڕاستی نووزیان لێ بڕاوە تۆ تەماشاکە ئێستا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە تەواو ڕەنجی زەردە حکوومەتێکە سەوز نیلی سپی سوور شین هەموو ئەوانە ئەگەر هەش بن یعنی دەنگێکی زوڵاڵ نین دەنگێکی کاریگەر نین ئەمە پەیوەندی بەوە هەیە کە یعنی بەداخەوە لە ڕابردوو ڕێگاکە زۆر چۆڵ کراوە و دەرگاکان زۆر کراونەتەوە بەسەر پارتی دیموکراتی کوردستان
پارتی ئەو ئستحقاقی نییە کە بتوانێت هەموو دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی خۆی بەکاربهێنێ. بەشێکی پەیوەندی بە سیاسەتی چەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە لە ڕابردوو کە بەڕاستی لەسەر کۆمەڵێک دۆسیە لەسەر کۆمەڵێک مافی خۆی بێدەنگ بووە لە ناو پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان. لە قۆناغێکی دیکە تەماشا دەکەین بزوتنەوەی گۆڕان، یعنی نەبووە خاوەنی ئەو پەیامە زۆر کاریگەر و پیرۆز و گەورانەی کە لە سەرەتاکانی دروستبوونی گۆڕانەوە بە تایبەتی لە سەردەمی حزۆری ڕەماشاد کاک نەوشێران مستەفا وەکو سەرکردەیەکی کارێزمی بە تایبەتی بۆ ڕێبەرایەتیکردنی ئۆپۆزیسیۆن هەیبوو. بینیمان یعنی لە قۆناغێکی دیکە دێ بزوتنەوەی گۆڕان هاوشانی پارتی دەچێتن ئاسانکاری بۆ ئەو سیاسەتە دەکە کە پارتی بەنیازە لە هەرێمی کوردستان پێڕێوی بکە. جاران دەمانگوت یەکێتی و پارتی، ئێستا نابێ بەس بڵێن یەکێتی و پارتی، ئێستا دەبێ بڵێن یەکێتی و پارتی و گۆڕان. لەبەرچی لەبەرەوە بزوتنەوەی گۆڕان لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی هەرێمی کوردستانی هەیە وەکو یەکێتی، یاریدەدەری ئەنجومەنی وەزیرانی هەیە وەکو یەکێتی، کۆمەڵێک وەزیری هەیە وەکو یەکێتی، کۆمەڵێک ڕایۆشکاری هەیە وەکو یەکێتی، کۆمەڵێک ئەندام پەرلەمانی هەیە کە ژمارەیان کەم نییە، هەرچەندە من لەسەر عەدەد تێبینیم هەیە. خۆ حزبی سیاسی بەوە ناپێورێت کە ژمارەی پەرلەمانتاریان ژمارەی وەزیر ژمارەی مەسئولەکانی زۆرە، بەقەدەر ئەوەی کە ژمارەی بەرپرسەکانی چەند ئازان، ئەو کەسانەی کە پەرلەمانتارن ئەو کەسانەی کە وەزیرن چەند داکۆچی لە خەڵک دەکەن، لە مافی خەڵک دەکەن. لەبەرەوە من باوەڕم وایە کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت پێداچوونەوەی پێ بکرێ. سەردەمی حزبی قائید بەسەر چوو، ئەمە لە ساڵانی سەردەمی شاغ نین حزبێکی سیاسی بێ بەتەنیا منتیقەیەک ناوچەیەک دەڤەرێک داگیر بکە حزبەکانی دیکە خەڵکەکانی دیکە بۆیان نەبێ بە سنووری ئەودا تێبپەڕن. نەخێر، ئێمە ئەگە بەڕاستی قسە لەسەر ئازادیە، بەڕاستی لەسەر دیموکراسیەتە، دەبێ ئێمە هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان، هەموو حزبە سیاسیەکان، هەموو ڕۆشنبیران، هەموو چینی توێژەکان مافی قسەکردن، مافی بەشداریکردن، مافی دەنگهەڵبڕینیان هەبێت. تۆ تەماشاکە ینی ژمارەیەکی کەم لە هاوڵاتی لە دووهۆک چەند ڕۆژێک پێش ئێستا هاتن خۆپیشاندان لەسەر مافەکانی خۆیان بکەن کە موچەیە سادەترین مافە. یعنی زۆر دڵخۆش بووم کە پەرلەمانتارێکی پێشووی پارتی دوێنێ لە NRT قسەی کرد زۆر داکۆچی لە مافی خەڵک کرد لە دووهۆک. ئیشی ڕاستەقینەی پەرلەمانتار ئەوەیە کە گوێ نەداتە ئەوەی حزبەکەی چییە و چێ و چۆنا. گوتی دەبێت پەرلەمانتار گوتی بەداخەوە دەبێت داکۆچی لە مافی ئەو فەرمانبەر و موچەخۆر و خۆپیشاندەرانە بکە کە لە دۆ خۆپیشاندان دەکەن. کەچی ینی دێن دەیخەنە ملی یەکێتی و دەیخەنە ملی هاوسەرۆکی یەکێتی و دەیخەنە ملی کۆمەڵ و دەیخەنە ملی بزوتنەوەی گۆڕان. ئەمە چیەوە؟ کابرا مافێکی ڕەوای خۆیەتی موچەی نییە. یعنی بەرەو جەژن دەچی منداڵەکەی داوای جل و بەرگ و پلانتۆڵ و پێڵا و کراسی لێ دەکا. من لە بەرنامەیەکی دیکەش گوتم یعنی سەرۆکی هەرێم جێگرەکانی سەرۆکی حکوومەت جێگرەکانی پەرلەمانتار وەزیر ئایا قبوڵیانە یا ماڵ و منداڵی لیان قبول دەکەن کە بەرەو جەژن دەچی ینی پارەی نەداتە منداڵەکانی؟ باڵ ئایا وەزیرە بەڕێزانە ئەو سەرۆکی حکوومەت خێزانەکەی ماڵ و منداڵی لێ قبول دەکا؟ جێگری سەرۆکی حکوومەت خێزان و ماڵ و منداڵی لێ قبول دەکا کە پارەی نەداتێ ژیان و گوزەرانی بۆ ڕێک نەخا؟ باشە ئەو فەرمانبەرە و مامۆستایش لە هەمان دۆخدایە کەچیەوە بۆ 2 مانگ دەچێت موچەی وەرنەگرتووە دێتە سەرجادە بۆ بە تیرۆرز ناوی بین بۆ بە تێکدەر ناوی بین بۆ بەلایەنگری ئەو ناوی بین. لەبەرەوە دەبێت زۆر یعنی ئێمە مراجعەی ئەو دۆخە بکەینەوە. ئێستا حکوومەتی هەرێم لە دۆخێکی خراپ دەژی. باەک نمونێ زۆر بەسیت بێنین ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم ئازادی پێ نادرێت لەبەرەوەی ڕێ لێ لە چیرێ زۆر بە کورتی زۆر بە کورتی. ئێستا دۆخی هەرێمی کوردستان حکوومەتەکەی گەیشتۆتە ئەوەی کە بەم ڕەمەزانە خەڵک بەس دوعای لێ دەکا. من لە بیرمە ساڵی 1989 کە حکوومەتی عێراق چیمیابارانی کرد و دواتر ئەم هەموو دێهات و گوندەی تێکدا خەڵک هیچ دەسەڵاتی نەبوو بەرامبەر بەعەس بەس دوعای لێ کرد. دوعاەکانی 2 ساڵی تەواو نەکرد. حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستان ڕووخا ئینتیفاضەی لەسەر کرا. ئەم حکوومەتەش ئەگەر بەخۆی دانەچێتەوە ئەم دوعانەی کە پیرێژنەک کەم ئەندامێک دایکە شەهیدێک لێی دەکا 2 ساڵی ترنا بە ئەم حکوومەتە دەبێتە سینەمە بەدەست خەڵکی کوردستان. ئەو کۆشک و تەلار و ئەو هەموو ڤێلا و ئەو هەموو
پارە و قەسر و قسوورانەی هەیەە دەکەوێتە بەس بندستی منداڵی ڕەشوڕوت و فەقیرانی هەرێمی کوردستان. بەڵە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز پێیمان خام کردن بۆ لای بڕێزت سەباردبووی کە ئێمە لە سەڵاتی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئێستا ناکۆکیێر لێوان فراکسیۆنەکانی پەرلەمان ئێستا کاتیەوە نییە لە بری بڵێن پەخستنی پەرلەمان کاتیەوە نییە کە لە پرسیینەوە لە حکوومەت بکرێت لە کارنامەکەی کە باسیەوە دەکردنەوە شەفاف دەکرێت تاڵانی خاڵە سنووریەکان نایڵ درێت چاکسازی دەکرێت بەڵام تا ئێستا مڵەن شتێکی ڕاستەقینەمان نەبینی. کاک حەکیم بەڕای من ئێمە زۆر بەسەر ئەوەیە تێپەڕیوین کە
دانیشین باسی ئەوە بکەین بڵێن ئەبێ پەرلەمان بە ئەرکی خۆی هەستێ ئەبێ لە پرسیینەوە لە حکوومەت بکە ئەبێ داهاتی خاڵە سنووریەکان شەفاف بێت و دەستنیشان بکرێ بە بڕوای من بوایە لە 10 ساڵ پێش ئێستەوە دەرگامان لەسەر ئەم گفتوگۆیانەدا بخستایە و بەداخەوە بۆچی دامان نەخست گەشتین بە ئێستا بەردەوام بوون لەسەر ئەم گفتوگۆیانە مانای هێشتا بوونی هیوایە بە دەسەڵات کە بتوانێت چاکسازی بکە و بوونی هیوایە بەوەی کە یەکێتی و پارتی لە دوای 28 ساڵ لە حکومڕانی و قۆرەخکردنی هەموو جونگەکانی دەسەڵات ئاوا بە ئاسانیەت لەسەر سینیەک ئەڵێ ئەمە داهاتی خاڵە سنووریەکانە و ئەمە داهاتی نەوتەوە یعنی من لەگەڵ ڕێزما مەبەستم جەنابەت نییە بەڵام لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئەوانەی کە هێشتا ئومێدێکیان ماوە بۆی کە پەرلەمان ئەتوانێت ئەو دەورە ڕقابیە ببینێ و ئەتوانێت داهاتەکان کەشفکاوە ئەتوانێت لەناو حکوومەتە چاکسازی بکە ئەمە خۆشخەیاڵیەکی زۆر گەورەیە کە بەڕاستی ئەگەیتە قەناعەتێک ئەگەر درێژە بکێشێ نەتیجەی ئەوەیە کە ئەو کەسانەیە ئەو لایەنانی ئاوابیر ئەکەنەوە خاوەنی ڕوئیا و منطقێکی سیاسی نین باشەی چارەسەر چیە بۆی کۆتایی بەم پرسیار و بەم گفتوگۆیانە بێنین چارەسەر چییە بۆ ئەوی کۆتایی پێبێنین چارەسەر ئەوەیە کە نقطە سەری دێر بۆ یەکێتی و پارتی دابنێت ئەم دوو حیزبە بە علامەتی ئەوەی بە نیشانەی ئەوەی کە و بە ئیقراری خۆیان بە ئیقراری خۆیان لە هەموو کابینەکانە کە ئەڵێن ئەم جارەیان چاکسازی ئەەکەین ئەم جارە وعدتان عینە بەنێ لە هەڵبژاردنەکانە کارەبا چاک ئەەکەین ئەم جارە نازانم نەود ئەچێتە خزمەتی هەموویەوە ئەم جارەوە حاصل هەموو ئەو بەڵێنانی کە ئەیەن و کە ئێمەش جوان گویان لێ ئەگرین و بڕوایان پێ ئەەکەین و دەنگیان پێئین ئەبێ کۆتایی پێبێ ئەبێ ئێمە تێبگەین لەوەی کە حیزبێک لە 28 ساڵی حکومڕانیە نەیتوانی بێ کارەبا چاک بکات نەیتوانی بێ سەرەتاییترین خزمەت گوزاریەکان ڕێگاوبانەکانت بۆ چاک بکات نەیتوانی بێ موچە کە مافی خۆتە یعنی بە نمونە گەیشت بێتی تە حاڵەتێک کە فەرمانبەران ئێستا داوای پاشەکەوتی موچەکەیان ناکەن بەس ئەوەنە لە کاتی خۆیان موچەکەیان بدرێتێ کە ئەمەش دیسانەوە جارێکی کە نەزانین نییە ئەمەش ئەو سیاسەتەیە کە 28 ساڵە ئیشی لەسەر ئەکەن خەڵک برسی دەکەن بە ئەکیدی برسیکە هەتاکو بەکەمترین ئاستی ژیان ڕازی ئەبێ بان قەس خەڵک برسی بکات ینی سوودێک لەوە دەبینێ بۆ نمونە کە بەڕێز دەڵێت سوود لەوە ئەبینێت کە جڵەوی خەڵک باشتر ئەگرێ و پایەکانی دیکتاتۆریەتی خۆی باشتردا ئەکوتێ و زەمانەتی مانەوەیەکی دوور و درێژی خۆی ئەکات لە حکومڕانیە و زەمانەتی بردننی بەشە بودجەیەکی زیاتر بۆ چەندین ساڵی داهاتووەکە کە ئەمانە شتی کەم نین بەنسبەت حیزبێکەوە کە باشە بەس بەڵگە هەیە لەسەرەوەی کە بان قەس خەڵک برسی دەکەن و پارە نییە و ئەیمانی تۆم ئاوا کرد جا ئەگەر بەڵگە لە دوای 28 ساڵ بەڵگەمان بوێت لەسەر ئەوەی کە ئەم حیزبانە ناتوانێت لە کاتی خۆیان موچەت باتێ ناتوانێت کارەباد وەکو هەموو شوێنێکی تری دنیا باتێ ناتوانێت لە کاتی ئافاتێک و لە کاتی کارەسات و نەخۆشیەکی سروشتیە وەکو لانی کەم هەژارترین دەوڵەتی دراوسێمان ئێرانە بەتەنگ نەخۆش و خەڵکەکەیەوە بێ و لە هەمان کاتە سەروەت و سامانی خۆیان بێشمارە ئەوەی کە ئەیبەنە دەرەوە بێشمارە ژیانی شاهانەی کەسوکار و نزیک و کەسە باڵاکانی حزب بێشمارە هەر بۆ خۆی ئەم نەعەدالەتیە مانای زۆری لەبەر هەموو ناڕێکی لە دابشکردنایە کەواتە هیچ بەڵگەیەکی ترت ناوێت بۆ ئەمە سپاس دەکەم کاک نەوزەت بەرەم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی موچە و برسیکردنی خەڵک پێشتری شەر ساڵێک لەمە بەرچاوپێکردنێکم لەگەڵ بەڕێزت کرد کە بەڕێزت بۆ چون وابوو کە قەیرانی دارایی ڕاز نییە پارە هەیە ئێستا شەمان بۆ چونت هەیە کە مەسەرەن پارە هەیە و نایدەن بە خەڵک و قەیرانی دارایی نییە و پەیمان خانیش دەڵێ بانقەس خەڵک برسی دەکەن بە بڕای من هیچ کاتێک قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان نەبووە و نییە تەنها چەند ساڵێک دوای ڕاپەڕین لە بیرما ینی ساڵانی 93-94 ینی خەڵکی کوردستان بە حکمی ئەو دوو حەسارە اقتصادی کە خرایە سەری چ ئەوەی لە ئاستی نێودەوڵەتی خرا سەر عێراق چ ئەوەی عێراقیش خستێ سەر هەرێمی کوردستان دەتوانین بڵێن قەیرانێکی حەقیقی ئەو کات لە هەرێمی کوردستان بوونی هەبوو
و خەڵکی کوردستان یعنی ڕوبەڕووی دۆخێکی ئابووری زۆر خراپ بوونەوە بەڵام لە دوای ئەوەوە دەتوانین بڵێن پارەی زۆر کۆمپانیای نێودەوڵەتی ئیقلیمی زۆر گەورە ڕویان لە هەرێمی کوردستان کرد پارەیەکی زۆر زۆر خەیاڵی لە عێراقەوە هاتە هەرێمی کوردستان بە تایبەتی دوای پرۆسەی ئازادی عێراق کە گەیشتە ئەوەی جارێک من لە بیرمە ینی بەرپرسێک لە کۆبوونەوەیکی یعنی یەکێتی گوتی پارە ئەوەندە زۆر بووە لە هەرێمی کوردستان گەڕاندوێتیانەوە بەختە بەڵێ لەبەرەوە هەرێمی کوردستان چ نەوتەکەی چ ئەو پارانەی کە لە عێراق هاتووە چ ئەو شەریکە و کۆمپانیانەی کە لە وڵاتانی دەرەوە هاتوونە ئیشان لە هەرێمی کوردستان کردووە هەمووی بەڵگەی ئەوەن کە ینی هەرێمی کوردستان پارەی تێدا هەبووە و هیچ کاتێک قەیرانی دارایی نەبووە بەڵام عقلێتی حکومڕانی لە هەرێمی کوردستان قەیرانی تێدایە سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان قەیرانی تێدایە گەندەڵی گەورە لە هەرێمی کوردستان هەیە لێکتێنەگەیشتنی بەرپرسان لە چۆنیەتی بەڕێوەبردن و تەکبیرکردن بۆ خزمەت گوزاری بۆ خزمەتکردنی خەڵک لە ئارادا هەیە لەبەرەوە هەموو کاتێک هەرێمی کوردستان پارەی تێدایە ئێستا شتێکی حاڵەتێک هەیە کە حەقیقی پێت دەڵێم ئێستا دەتوانین بڵێن حکوومەت پارەی نییە پارەی حکوومەت لە چێیە لە لای کۆمپانیای حزبەکانە لە لای حزبەکانە ئەو حزبانەی کە هەیمەنەی حکوومەتیان لاواز کردووە و هەیمەنەی خوانی پێبێز کردووە من هەموو جارێ دەڵێم کاتێک کە قەیران حەقیقیە کە بینیمان حزبەکانیش هەمان دۆخی قەیراناوی حکوومەت و خەڵکەکەیان هەبوو کە بینیمان بەرپرسە باڵەکانیش ئەو قەیرانە کاریگەری لەسەریان کرد کاک حەچیم بەیمان خان بینەرانی ئازیز لەو ساتەوەی کە باسی قەیران دەکرێت لە هەرێمی کوردستان ئایا ژیان و گوزەران یەک بەرپرسی باڵا لە هەرێمی کوردستان بەرەو خراپی ڕۆیشتووە ئایا بەرپرسە باڵەکان ژمارە حیمایە و ژمارەی سیارەکان و کاروانی ئەو سیارانەی کە لە دوایان دەڕۆن کەمی کردوتەوە ئایا ژمارەی قەسر و قسوور و دۆخەکانی خۆیان کەم کردوتەوە ئایا ئەو جلو بەرگانە و ئەو ناوماڵەی کە هەیتیان لە کورتیدایە قەیران بەس کاریگەری لەسەر مۆزەفێکی قوربەسەر لەسەر مامۆستایەک لەسەر فەرمانبەرێک لەسەر کاسبکارێک کردووە لەو ساتەوەی کە باسی قەیران دەکرێت لە هەرێمی کوردستان ئەمان دەچن ڤێلای گەورە گەورە لە وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەوانە دەچن دەکڕن زیاتر لێرە شاهانەتر دەژین بۆیە ینی قەیران وجودی پارەش زۆر ڕۆشتۆتە دەرەوە دروست کراوە لەبەرەوە زۆر زۆر گرنگە لۆیە زۆر زۆر گرنگە ئەن بیبەستینەوە بەوە خۆی پەرلەمان لە بەجێرەی یاسا سێ ئەرچی هەیە ئەرچی دەرکردنی یاسا ئەرچی چاودێریکردنی حکوومەت و پەسەندکردنی بودجە تۆ سیرکە پەرلەمانی کوردستان چەند چاودێری کاروبارەکانی حکوومەتی کردووە بۆیە حکوومەتێکی لاواسەیە کە پەرلەمانێکی لاواسە بوو حکوومەتێکی لاوازت دەبێت تۆ تەماشا کە چەند جار بودجە هاتۆتە ناو پەرلەمانی کوردستان و قسەی لەسەر کراوە چەند یاسای گرنگ لە خزمەتی خەڵک دەرکراوە بەداخەوە ئێمە ئەزمونێکمان هەبوو لە 1992 پەرلەمانی 28 ساڵە پەرلەمانی عێراق تەمەنی چەند ساڵە لە 2003 بۆ ئێستا تەمەنی 17 ساڵە 11 ساڵ تەمەنی کورتترە لە پەرلەمانی کوردستان کەچی پەرلەمانی عێراق بە هەموو کەم کوڕیەکانی خۆیەوە تەمەشاکە نەتا ئێستا چەند وەزیری دەرکردووە هەر لەوانە وەزیری هەرێمی کوردستانی ناردۆتەوە کە وەزیر بوونە لە عێراق چەند دۆسیە گەندەڵی داوەتە دادگا چەند کەسی سجن کردووە دوای ئەوەی کە مەلەفەکانی دایتە دادگا یعنی لە جیاتی ئەوەی ئەزمموی هەرێمی کوردستان حکوومەتەکەی پەرلەمانەکەی ببێتە ئەزممویەک و بەغدا سوودی لێ وەربگرێ کە ئەوە سەرەتای سەرەتاکان کە تازە پرۆسی ئازادی عێراق کرابوو باز لەو خەیاڵ و خەون و فەنتازیایە دەکرا کەچی ئێستا تەمەشا دەکەی یعنی دۆخی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی پەرلەمانەکەی پەرلەمان لە هەموو دنیا خزمەتی خەڵک دەکات لێرە بۆتە بارگرانی بۆتە بەڵا بەسەر خەڵکەوە باشە بەس کەک نەوزات چه هاوڵاتیەکەیە لە هەرێمی کوردستان چ مۆزەفێکەیە چ موچە خۆت ئەگە پرسیاری ئەوم لێ دەکەی یەکێتی بەشدارە بەڵێ یەکێتیش بەشدارە یەکێتی حزبی دووەمە ئێمە کە قسە دەکەین خۆ ناڵێن پەرلەمانی یەکێتی نییە پەرلەمان حکوومەت سەرۆکایەتی هەرێم دام و دەستگاکان یەکێتی لێ بەرپرسیارە گۆڕان لێ بەرپرسیارە پارتی لێ بەرپرسیارە
ئێمە هەر کە دەڵێن یەکێتی و پارتی تا 2009 بە لێ بەرپرسیار لە 2009 بزوتنەوەی گۆڕانیش لە ناو مەدانەکە بوونی جارێکی دیکە با دووبارەی نەکەینەوە جێگری سەرۆکی هەرێمیانەیە جێگری سەرۆکی حکوومەتیانەیە وەزیریانەیە پەرلەمانتاریانەیە مدیر عامیانەیە یعنی هەموو ئەوانە بەرپرسن لە ناو پرۆسەکە بانە لە دەسەڵاتم نیە دەسەڵاتم نییە قبولی مەکە باش بانە لە یەکێتی و پارتی وعدیان پێدایە چاکسازی بکەن باشە یەکێتی وعدی بە کەس نەداوە یەکێتی وعدی پێدراوە کە بەشداری حکوومەتەکە بکە بە شەراکەتی ڕاستەقینە یەکێتی وعدی پێدراوە کە لا مەرکەزیەتە بی یەکێتی وعدی پێدراوە بەڵام جێبەجێ نەکراوە بۆیە دەبێت یەکێتی و گۆڕان و ئەو لایەنانەی کە لە معارەزەدان دەبێت ڕاستگۆ بن لەگەڵ یەکتر ئازابن مرد بن بەرژەوەندەکانی خەڵک لە بەرچاو بگرن بە دوو پۆست و دوو هەندێک پارە و ئەوانە چاوێن نەنووسێ لە سەنگەری خەڵک لا نەدەن چونکە ئەگەر خەڵک هەڵ بستێتەوە تا ڕوشک بەیەکەوە دەسووتێنێ هەمووان بەیەکەوە پاڵ پێوە دەنێ لەبەرەوە کەس بە ساغی لێ دەرناچێت زۆر گرنگە ینی ئێمە بتوانین لە سەنگەری خەڵک بین دەست بەسەر خەڵکەکەمان دابێنین بەڵکو باسم کرد ینی خەڵک لە دۆخێکی ئابووری خراپ لە دۆخێکی دەرونی خراپ دەژی بە کورتی وەکو دو پرسیارە مەگە شتێکش مابێ پێ دوایە دەبێم کابینێ هەڵبۆشێتەوە لە بەرەوەی نەیتوانیوە کێشەکانی خەڵک چارەسەر بکات بە کورتی بێ سپاس دەکەم لە ڕاستیدا ئەم کابینەیە لەسەر بنەمای تەزویر دروست بووە هەڵبژاردننی پەرلەمانی ڕابردوو چی عێراق چی کوردستان گزی و فزی و تەزویراتی زۆر تێدا بووە و ئەم کابینەیە یعنی لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەیە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختیش نەکرێ دەبێ جارێکی دیکە ئەو لایەنانەی کە لە پرۆسەی پێکەنانی حکوومەت بەشدار بوونە دابنیشنەوە هەمووان پێکەوە و خەڵکی کوردستانیش مشارەکە پێ بکەن لە چۆنێتی هەڵسانەوە بەهێزکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ ئێمە هاوڵاتیەک دروست بکەین و قەنەعەتی پێ بکەین کە ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی بزانێ ئێستا کە من ئەوانەی کە ئەم حکوومەتە ئەم پەرلەمانە ئەم دام و دەستگایە ئەم کوردستانە بە ئیخۆی دەزانێت کارەساتی گەورە ئەوەیە متمانە لە نێوان حکوومەت و خەڵک متمانە لە نێوان پەرلەمان و خەڵک متمانە لە نێوان دام و دەستگاکانی و خەڵک کەم بۆتەوە ئەم متمانەیە دەبێ زیاد بکرێتەوە باشە سپاس دەکەم کاک نەوزەت پەیمانخە کاتمە زۆر کەمەوە بە سەبارەتەوەی کە وتت مەسەلەی برسیکردنی خەڵک پێویستی بە بەڵگەنیە بەس مەسەلەی بوونی یاساش کە بە ڕێزپاری کاری پارێزدەرەی دەکەیت ینی یاساشمان هەر نیە لە کوردستانە ینی بۆنەوە یاسانی کە پەرلەماندەری کردوون جێبەجێ ناکرێن نیمان کاک حەکیم لە هەموو کاگنوزات لە سەرەتایە زۆر جوان ئیشارەتی پێکرد بەوەی کە تۆ کاتێک کۆی سیستمەکە و سیستمێکی دیکتاتۆری ئەبێ ئەمە بۆ تەواوی جونگەکاندا ئەبەزێت بە حکوومەتەوە بە پەرلەمانەوە بە دەسەڵاتی دادوەریەوە یەکێتی و پارتی نەک بۆ ئێستا کە هەوڵیان دادگاکان لە بینی خۆیانە دابشکەن لە ڕێی پەیمانگای دادوەریەوە کە بۆ چەندی ینی ئەوە دوو دەورە لەسەریەکە تەنانەت وەرگرتنی ئەوانەش لە بینی خۆیانە دابەشیان کردووە ئەوەی یەکێتی و پارتی نەبێ وەرناگیرێ 4 ساڵی تریش ئەو حاکمانەی کە ینی ئەو خوێندکارانەی تەقەڕج ئەکەن و ئەبنە حاکم زەمانەت کراوە کە یەکێتی و پارتی بن کارێکێک لەمانە زیاد لە 20 ساڵ حاکم ئەبێت ینی ئەبێتەوە حسابی ئەوە بکەیت کە بۆ 30 ساڵ 40 ساڵی داهاتوو ئەمان بناغەکەیان داناوە بەڵام ئەوەی کە یاسا لەکوێ بڵین سەبارەت بۆ مەسەلەی تاڵانی گەندەڵی خەڵاسونەکە سەبارەت بە خۆکوشتنی خەڵگەستە مەسەلەن پێشتر ڕووداوێکە بوو لە سلێمانی لەو چەند ڕۆژە لەسەر برسێتی کەسێک خۆی خینکاندووە لەسەر قەرزدا لەسەر نەبوونی تاکە ڕووداو نەبوو یعنی یەکێک بوو لە ڕووداوەکان کە ئێمە چەندینی کە ئەبیستین بەڵام ڕەنگە ئەو لە شێوازی خۆڵواسینەکە و بەو شێوەی کەبیری لێ ئەەکەیتەوە چنە ئومێدیەک گەیاندوێتی ئەوەی کە بە تاوەریەکەوە لەسەر جادەیەکی عام بەقایشەکەی خۆی هەڵواسێ و لە بەرامبەرە ئەوەی کە هیچ کاردانەوەیکی نەبوو نە لەسەر ئاستی دەوڵەتی و نە لەسەر ئاستی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەمە لێرە قەیرانی مرۆڤایەتی ئەمان خاتە بەردەمی قەیرانی مرۆڤایەتی کە وامان لێ ئەکا بەڕاستی قیمەتێک بۆ ئینسان خۆی نەماوە بۆیە کە قیمەت بۆ ئینسان نەما لە دادگایە پێشێلکاری بەرامبەر بکرێت لەلایەن دەستگاکانی پۆلیس و ئاساییشەوە پێشێلکاری بەرامبەر بکرێت لەلایەن خودی حکوومەت و پەرلەمانەوە پێشێلکاری بەرامبەر بکرێت شتێک نامێنێتەوە بۆ قسەکردن چونکە لە ئەساسە قیمەتی ئینسانەکە خۆی نەماوەتەوە کە ئەمە گەورەترین کارەساتە کە ئێستا کۆمەلگای ئێمەی تێکەوتووە بەداخەوە باشە بەس ئەوەی کە لە بڵین ئەوی بینیمان خۆی هەڵواسی بوو ینی لەناو کۆمەلگاشە بە معنەوی کوشتنی خەڵکی ڕۆژانە بە کورتی بێ
چۆن بەمانەوەی کوشتنی خەڵک و تاکی کورتێ ئەی بە ئەکیدی خۆ ئەمە هەر لە ئەساسە کوشتن ئەوە نییە کە بەتەنیا تەقەلە یەکێک بکەیت یا خۆت دەرمان خواردی یەکێک بکەیت تۆ کاتێک کە یەکێک ئەگەێنیتە گەنجێک ئەگەێنیتە ئەوەی قایشەکەی خۆی بیری لێ بکاتەوە دەست بۆ قایشەکەی ببات دەری بێنێت هەموو ئەمانن نەیگەڕێنێتەوە لەوەی کە خۆی نەکوژێ و بیر لە بەرزایی ئەو تاوەرە بکاتەوە بڕوا خۆی هەڵواسێ ئەمە هەر خۆی پێشتر معنەویان کوژراوە بۆیە توانیوێتی ئەم قرارە باوە بۆ کۆی تاکەکانی سوی کۆمەلگا کەشمان هەمان زۆر سپاس بۆ بەڕێزان پەیمان ئەزەدنی پارێزەر وەندامی پێش پەرلەمانی کوردستان لە سودەی سەرکی هەروە لاولێرەوە نەوزاد ڕەسوڵ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ